بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی داهاتگەری کوردستان باز لە چەند پرسێکی تایبەت بە دۆخی هەرێمی کوردستان و عێراق دەکەین لەوانە چەقبەستووی دۆخی سیاسی پرسی هەڵبژاردنەکانی کوردستان هەروەها مەسەلەی ئەو دۆخی کە خەڵک دیاتی لە ڕووی بارگوزەران وەروەها پرسی دەست بەسەراگرتنی داهاتەکان و پێکەنانی حکوومەتی عێراقیش کاک محەممەد بەخێر سوپاس ئەگەر سەرەتا لە چەقبەستووی سیاسی هەرێمەوە دەست پێ بکەین بۆچی دۆخەکە وای لێ هاتووە لە ڕووی سیاسی و دۆخی هەرێم چەقی بەستووە لە ڕووی داهاتەوە بڵین دەست بەسەراگرتنی داهات هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بڵین دۆخەکە باش نییە. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابتان. ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە دۆخی هەرێم لەو ڕوانەوە کە جەناب باسیەکەی خراپترە بێ. کار گەیشتوتە ئەوە کە سەفیری ئەمریکا و نوێنەرینەوەی گرتوەکان لە عێراق ئەمانە هەمووی نەک ئەمساڵ پاریش هۆشداری خۆیاندا کە قەوارەی هەرێمی کوردستان مەترسی لەسرە. بەداخەوە ینی دەسەڵاتدارانی هەرێم و طبیعی دیارە دەسەڵاتداری شەوانن کە پارە و پولی کوردستان و داهاتی کوردستان و چەکیان بەدەستە. ئەو دوشتە لای کێ بوو ئەوە بێتە دەسەڵاتدار. دەسەڵاتداری هەرێم دیارە کێن و ڕوونە کێ لێی بەرپرسیارە. ئەمانە وێڕای ئەوەی کە ئەو هۆشدارە نێو خۆیانە ئەوە هۆشدار دەریکیانە وایان لێ بکە کە ڕوو لە چاکسازی بکەن لە هەموو لەو بارانەی کە جەنابەت ئاماژەت پێدا و بتوانن بە یەک ڕێزی لە بەغدا داکۆگی لە مافەکانی گەلی کورد بکەن و پرسەکان یەکلا بکەنەوە. دۆخەکەیان ئاڵۆستر کردووە و لە چەقینێکی نێو هەرێمی کوردستانە پیان خستوتە چەقینێکی کە لە بەغدا. ئەوان تا ئێستا هەرێم باری سیاسی هەرێم هەم لە نێو خۆ چەقیوە و هەم لە بەغداش ینی بەشێکن لەو چەقینەوەی کە هەموو ێزە عێراقەکانی بەغدای تێدایە و کە ئەوە تقریبەن و چەند مانگە هەڵبژاردن کراوە 7-8 مانگە هەڵبژاردن کراوە و نەیانتوانێت تاکو ئێستا گرێکوێرەکە یەکلا بکەنەوە کە لەسەر پێکێنانی حکوومەتێک و سەرۆکاتی عێراق ڕێک بکەون. کورد بەشێکە لەو دۆخی کە ئەو بنبەستەی کە بەغداش پێگەشتوە بەشێکە لەوە هۆکارێکە حتمەن هۆکارێکە هەم بۆ خۆی لە نێو خۆیان لەسەر پرسی سەرۆکایەتی کێکێتی و پارتیە و هەم بەشێکیش تقریبن خەریکە بێتە بەشێکیش لە ناکۆکی هێزە عێراقیەکانی تری شیعە و سوننە بەو هاوپەیمانیەی کە دروست کراوە لە نێوان لایەنێکی کوردی لایەنێکی سونی و لایەنێکی شیعی عێراق. لەبەرەوە ینی بێئومیدیەکی زۆر ڕووی لە خەڵکی کوردستان کردووە و لە هاوڵاتیانی کوردستان کرد ئەو هیچ ئاسۆیەکی ڕوون نییە بۆ ئەوی کە بتانی دڵخۆشیەک یان پێ بدەی و یان خۆیان هەز بکەن کە جۆرێک لە هەوڵێک هەیە بۆ ئەوی دۆخەکە باشتر و چاکتر بەس ئەگەر مەترسیەک هەبێ خودی مەترسیەکە لە سەرەرێم حکومڕانی پارتی ویکێتی دروستی نەکردەوە. طبیعی ئێمە زۆر جار باسی ئەومان کردووە هۆکارەکان چین و ئەم نەتیجە ئێستا پێگەیشتوون چین هۆکارەکانی بەم نەتیجەیان گەیاندووین ئەو ڕێگەی کە بەمەی گەیاندوین چییە؟ ئەو هەموو باسمان کردووە حکومڕانیەی کە لە 92 بەردەوامە تاکو ئێستا وای کردووە کە دۆخەکەی بەمە گەیاندووە لە هەموو ڕۆکانەوە کو تۆ ئاماژەت پێدا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پێکێنانی هێزی پێشمەرگەوە هێزی ئاسایشەوە ئەوانەی کە ئێمە دایم هاوارەکەن کە ژێرخانی هەرێمێکی هەنگاوێکن بۆ سربەخۆیی بۆ ڕۆژێک تۆ بتەوێت بڕیارێک بتەوێت هەنگاوێک بنین بۆ کوردستانێکی بەهێز وەکو دروشم کە بەرزەکرێتەوە کوردستان بۆ بەهێزە بێ یەک زۆن بێ یەک هێزی چەکداری هەبێ و یەک حکومەتی
یەک حکومەتی هەبێ گیرفان. یەک ئیدارەی هەبێ یەک گیرفانی هەبێ هەموو ئەو یەکانە واکەن کە یەکەیەکی بەهێز زی کوردستانی دروست ببێ باش کە کوردستانی باشوورە بەس خۆت هیچ بڵین ئاسوویک نبینی کە ئەوانە چارەسەریان پێبێک خۆیان خۆڵقێنەری و قەیرانن چکە سێزە دەسەڵاتدارەکانی ژۆکو ئێوە بڵێن وەکو ئۆپۆزیسیۆن ڕخنیان هەیە لەبارەی داهاتەکانەوە لەبارەی یەکنەکردنەوە هێزی پێشمەرگەوە لەبارەی دەستخستە ناو هێزی پێشمەرگەوە ئەی چارەسەرەکە لای کێمادام وەکو ئێوە قسە بکەن ئێستا پێم وانە هیچ پاساوێکیان نەبێت لە قسەی ئێمەمانان نیگەران بوو چکە ئێستا بۆ خۆیان قسەکانەکەنەوە بۆ خۆیان ئەڵێن دۆخەکە لە مەترسیدایە بۆ خۆیان ئەڵێن هەردوو حزب دەست لە داهات هەڵگرن موچەی بەشی موچە و بجێوانە ینیەوە بەرپرسانی باڵای هەردوو حزبنەوە قساناکەن تەوانەوانە ئێمەش کە دانشی لەگەڵیانە پیان ئەڵێن لەو نزیکە لەگەڵ بەرپرسێکی باڵا هەرێم کە دانیشتە بووی پێمان وتن کە ئێوە ینی لای کەم هەروەوەی کە لەگەڵ حزبەکانتانە ڕێکەون ڕێژەی گەندەڵی ڕێژەی دەستبەرد سەرداگرتنی داهاتی حکومی حکومەت ئەمانە کەمکەنەوە بۆی بۆ خوتان عیبدار نەبن کوێ ئێستا بەڕاستی بەتابەت لەو دوایە بەڕا ینی وەکو بڵێ دۆخێک بەرجەستە بووە لای خەڵک کە حکومەت دوو حکومەتە دوو زۆن هەیە دوو ئیدارە هەیە و دەواازە سنوورەکان ڕوونە چەندانن و چەندیان سەر بەم حزبن و چەندیان سەر بۆ حزبن لە هەردوو لا قسە هەیە کە گەندەڵی تێداکرێ قاچاغی هەیە ئەمانە ینی خۆیان نایشارنەوە ینی مەسوولەکان کە دانشی نایشار بەسەردان پێدانان بەسە کاک محەممەد کە خۆیان ئەوانیان پیانان بووە ئەوەیە کە ینی هەمومان بزانین ئەو دۆخەی کە دروست بووە ئەو خەڵکە لە خۆڕ نییە ئەو قەنەعەتەی بۆ دروست بووە کە ئەمانە هۆکارن ئەو وەزەیان دروست کردووە تۆ شایەتێک لە نێو خۆیانەوە لەسەر ئەوە کفاەتی تر ئەمان بەخۆی خۆیان نابچنەوە ئەمە ئێستا شتێک نییە بڵێ وڵاوە ئۆپۆزیسیۆن شتێکەڵێ لە دژمنایەتیان نە ئێستا بۆ خۆیان لە نێو خۆیان ناواڵێ لە نێو خۆیانە دان بۆدا ئەنێن کە گرفتە پێم وایە ئەمڕۆ هەندێک لە لێدوانەکانی سەرۆکی هەرێم ینی ئەو ڕاستیە سەلمێنێ مەسەڵەن هێزی پێشمەرگەیەکی نەگرتووەنێ وتی دەبێت هاوکاریەکانی ساڵگرن دەسەڵگرن لە دەستێوەردان باشە کێ دەستی گرتوون بۆ دەستوەرەدەن کێوانە کێ ینی کێ دەستی واڵاک بۆ دەستی خۆیان واڵا کردو دەسوەردان بەس بۆ بڕیارەکە برێرەکە لای خۆیان نییە مادەم بۆ ئەم بڕیارە بۆ ئەوەی کە دەست وەرنەدەن لە داهات لە هێزی پێشمەرگە کاکە حەکیم خۆی ئەمە سایکۆلۆژیەتی مرۆڤ بە گشتی وایە بە تایبەت مرۆڤی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوە پێغەمبەری عەزیزمان نەفەرمێ کە ئەگەر تۆ دۆڵێک ئەگەر بەنی ئادەم یەک دۆڵ ئاڵتونی هەبێ حەزی لە دۆڵێکی کەیە پڕیکراوە نیە تا ئەگەر بنکێکی هەبێ حەزی لە بنکێکی ترەوە تا ئەگەر یعنی ملیۆنە دۆلاری هەبێ حەزی لە 2 ملیۆن دۆلارە مەسەڵەن تۆ ئێستا زۆر کەسە بینی منە ڕۆژە برادێک پرسیارێکی جوانی کردوتی باشە من ینی شارەزایی کەمە لە بڵێن وەکو استفسار لە منی کرد میشە و فەرمودەیەم بۆ هێنایەوە ئەویش وتی باشە من هەندێک کەسە بینم یانی زۆر کەسە بینم بڵێن تەمەنی 50 ساڵەوە 50 ساڵتر ژیا هەموو شتێکی هەیە لە بەردەست بەس شەوی خستۆتە سەر یەک و زۆر یە تۆچێ و داهات کۆکات و جاوتمەوە ئەوە سایکۆلۆژیەتی مرۆڤ وایە و ئینسان کە بەتایبەت ئینسان کە تەنها مەسەڵەن ینی خوای نەناسی خواناسی نەکۆکو ینی ملکەچ نەبوو بۆ خوا و ئەو ناحێ ڕۆحیەی نەبوو ئەو نیشانێکی مرۆڤێکی دنیایی ئەوێ و دایم بە دوای ئەو سەروەت و سامانە ئەگەڕێ بۆیە ئەوەی کە خەڵک داوای دەکا جەماوەر داوای دەکا بۆی ئێمەمانان و جەماوەری چاوەڕوانیمان هەیە حتمما بە زەرەری ئەوانەی کە ئەو ئاواتەیان هەیە سەروەت و سامانیان زیاو بکەن و سەفەریان جیابێ لە خەڵکو و هاچویان زیابێ لە خەڵکو و
هەموو شتێکیان جیاواز بێ لە خەڵکەوە تەبعاً ئەو دۆخەیان پێ باشە کە ئەو دۆخەی کە هەیە خۆی یەکێ لە گرفتەکانەوەیە خۆی ئەگەر دەسەڵاتی کوردی ئاشتەوایی لەگەڵ ملەتی خۆیدا بکردایە شەفاف بووایە شەفاف بووایە شەفافێتی بەرقەرار بکردایە هەموو کوردێکی پێگەیشتوو واتە لە تەمەنی تر هەرزەکاریەوە تێبگا حکوومەتەکەی شەفافە لەگەڵی ئەو خەڵکە ئەو ملەتە پێشتر لە هەموو دۆخەکانە لەگەڵ حزبە سیاسەکان بووە هەموو گوندانە بۆ خاپورکران چکە لەگەڵ شۆڕشا بوون وە هەڵەوجە بۆ ئەم کیما باران کرا چکە لەبەر لەگەڵ شۆڕشا بوو هاوکار بوو هاوسۆز بوو مەسەلەن ئەنفال بۆ کرا باشە ڕاگواستنەوە بۆ کرا ئەمە هەمووی کە کراوە ئەو ملەتە قەناعەتی بە شۆڕش و بەهێزە چەکدارەکان بووە ئەم قەناعەتە ئەگەر بەردەوام بیان توانای بیپارێزن پێم وایە هەر ئەو خەڵکە چۆن چوو بە گژی ڕژێمی بەعسا چوو بە گژی ڕژێمی ئێستای بەغدادیشا کە بێوە شتێکی تۆ بۆ خۆی بەرێ یان بتەوێ بێوێ ئازاتی دۆ بەرتەز بکاتەوە ئەو خەڵکەت لەگەڵە بێ بەڵام ئێستا خەڵک بۆیە ینی ئومێدی بە بەغا پەیدا کردووە نەک بە دەسەڵاتەکەی خۆی حەزەکان نەوتەکە بەغدا بیفرۆشێ نەک کورد بیفرۆشێ ئەو گومانش دروست بووە مەسەلەن تۆ بۆ ملکەچی بەغدا نابی لەبەر ئەوەیە کە تۆ ئێڵێ چاوان لەوەیە لەوێ جۆرە لە شەفافێت هەیە جۆرێ چکە من قەت ناتوانم چوونەتە بەغدا و بەغداش باپیکیوە و تۆ هاتو چۆشکە ئەەکەیت و هەر خەڵکی شەچێت و یەت و لە هەندێک ڕۆوە خزمەت گوزاری و کۆمەڵەشت و گەندەڵی ئەوش لە بەغدا هەیە بەڵام هەندێک کاری مؤسساتی شەیە بەڵام ئەو حرمەتەی پەرلەمانی بەغدایەتی کوردستان نیەتی بۆ ینی ئەوە لەوێ حرمەتێکیان بۆ پەرلەمانتار نایب لە عێراق ینی دەسەڵاتی زۆر زۆرە حرمەتی زۆر زۆرە ڕێزی زۆر ئەین جیازی تەنفیزی کە حکوومەتی عێراقیە زۆر ڕێز لە پەرلەمانتار دەگرێت بە هەردووگیان زۆر ڕێز لە قەزا دەگرن ئەم حکومانە کێ دروستی کردو بۆ قەزا ئەمە خۆیان ملکەچی بوون من نایشارمەوە لەوەی تەسیسی قەزا لە عێراق شاوێ وەڵام حرمەتی قازی و قەزاتەیە و محکەمە هەیە خۆ حکومانە تەنها و حکومانەی کە دژی کوردە ڕێز لێگیراو نییە حکومەکانی تریش ڕێز لێگیراوە حکوێ لە ساڵحی ئیتارە درێ حکمێ لە ساڵحی سەدر و ئەوانە درێ ینی هەستەکەی ینی ئەوەیەکەیە ئەوە نیە ینی شتێکەیە بەڵام لێرە ئەم برادرانە هەموو شتەکانیان بۆ خۆیان بردووە ئەو تا ئەمڕۆ لە هەولێر باسەوەکرێکە لەسەر دادوەرێک نازانێت پۆستەکە ئاڵگۆڕ بکرێ بەڵێ ئەوانە هەمووی ئەوە دەگەێنن کە دۆخەکانی دۆخی چەقبەستوی هەرێم بەس ڕۆ سیاسەکەی نییە هەموو ڕۆوەکانێتی هەموو ڕۆوەکانێتی تۆمت بارکردنی یەکتر بە دەواازە سونوورەکان و بە قاچاقچێتی و بە دیارنەمانی پارە و مەسەڵ ئەوانە کۆمەڵێ گرفتن کۆمەڵێ مەسەڵەن هیچ ومێدێکیان لای خەڵکی هەرێمی کوردستان نەهێشت باشە بەس ئەوەی کە وتت هۆشداری نێو دەوڵەتێکە کە لە ئەنجومەنی ئاسایش باسی دوو زۆنی کرا نوێنەری نەتۆیەکەکان لە عێراق باسی ئەوەی کرد کە یەک دەرفەت لە بەردەم هەرێمداویش هەڵبژاردنە و دەرفەتی یەکسان بدرێ مانای چی ئەگەر بۆ نمونە لە ئەنجومەنی ئاسایش بەم شێوە باسی حکومڕانی کوردی بکرێ لە دام و دەستگایەکیەوە ئەو معنای ئەوەیە کە ینی ئاماژەیەکی خراپە بۆ هەرێمی کوردستان خەتەرەکە لەوە دەست پێ دەکات کە تۆ نوێنەری تەوەگرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش و ڕاپۆرتەوە لەو لێدوانانە بدات باش ئەو شایەتیانە بدا لەسەر عێراق بەگشتی و هەرێمیش بە تایبەتی ئەمە ئێستا ینی بە تایبەت نوێنەری تەوەگرتوەکان کۆبوونەوەیەکی بەدەستەوەی لەگەڵ سەرۆکی لایەنە سیاسی کوردستانەکان تیایدا مەسەلەی بەمزوانمە بەس 26 مانگ و چەقبەستووی سیاسی هەرێم قەزەی یاسای هەڵبژاردن لەوێ ئاماژە بە دۆخی خەڵکی کوردستان بکرێت لەو کۆبنەوانەدا نازانم کی ئامادە بێکی ئامادە نەبێ بەڵام ئەوەی من زانیاریم هەبێ ئەو جوڵەیەشی هەیە واتە یعنی ئەوە نییە بڵێ بەس چ بێتەوە لە ئەمریکا قسەی کردوێت لە ڕوبەڕووی خۆشیان قسەکە ڕوبەڕووی خۆشیان بەسەرێنێتەوە ئەو کات ئەم لێدوانانەی ئەمیش
دەستێکی نێوخۆی لە پشتە تەسفیاتی حساباتە چکە بۆ ئاگداریت هەندێک جار لە هەندێک لاوە هەندێک لەو نوێنەرایەتیانش ئەکەونە ژێر فشار و ڕکێف و تەرغیب و تەرهیبی لایەنە عێراقیەکان و لایەنە کوردەکان بەسەر ئەوەندە بەسە بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی کە بڵێ مەترسی هەیە یاخود لە ڕابردوشدا فەرمون لە ڕابردووە بنە فشاری پێویستیان نەکردووە لەسەر مەسلەی چاکسازی ئێستا ئەو ئەنجامدانی هەڵبژاردن بێ ینی هەر قسەکردن هیچ لە بارودۆخەکە دەگۆڕ نوێنەری نێتەوە یەکگرتوەکان بێ کونسوڵی وڵاتان کە دەڵێن لە کاتێک خۆشیان ڕەنگە بە تایبەتی هەندێک وڵات پشگیری ئەم دەسەڵاتدارە بن ئەوەندە بەسە پێم وایە ئەم هۆشداریانە بەو هۆشداری و کە پێم وا بوو لە 21 بوو ساڵی 20 پار هەرمانگی 5 زانکۆی کوردستان بەڵە لە دیبیتێکەوە لەو دیبێتەیە هۆشداریەکیدا بەڵە ئەمانە کاک حەکیم ینی بڵێ چکە نەتەوەی گرتوەکان تۆ حسابی کە پەرلەمانێکی عالەمیە بەڵە واتە شوێنی دەرکردنی یاسا و ڕێسا و بڕیارە باش کە هەموو وڵاتان بەخۆ بۆ بڕیارەکانی و پابند دەکەن بەڵە نوێنەری ئەمانە ثەقافەتێکی یاسایی دیبلۆماسی شارەزا لە یاسای نێودەوڵەتی تیان هەیە ئەتەکێتی قسەکردن و کەی قساکەن واتە قسەی ئەمانە فقرێکی یاسایی هەیە باش واتە مقیاسێکی یاسایی هەیە قسەیمان ئاسایی نییە قسەی ئەمان وەکو نوێنەری مثلەن ئەکرێ بڵێن وڵاتێکیش نییە لەوانیش بەرزترە باش لەبەرەوە ئەچن ئەبنە شایەتیش لە واتە ئەمان لە خۆ قسە ناکەن باشە بەس هەر ئەوەندە بەسە بۆ پێم وایە ئەگەر کورد بەڵە خۆی چاک نەکا دوایی ڕفتاری بە دوادێ قسەی ئەمان ڕفتاری بە دوادادێ چونکە ئێمە کاک ئێستش بڵێنەوە لە ریفراندۆمەکەش ئەو هۆشداریانە بە ئێستایشەوە بەڵێ ینی هەندێک قسە هەن ئێستا مثلەن باسەکەن ئەڵێن ینی خۆ دەزانین پێگەی وڵاتەکانیش بۆ عێراق فەرقیە وانە بەڵێ پێگەی مەسەرەن دوو وڵات لە عێراقا گرنگە ئەمریکا و ئێرانەکان بەڵێ مەسەسە باس لەوە کرێت کە ئەمریکەکانی هاتوونەوە قەنەعەتەی کە باسەکرێ نازانم تا چەنێ چۆنە بەڵێ ڕاستێتی چەنە وڵام قسەیە کە بڵاو بووتەوە کە لەگەڵ ئەوە نەوتی کوردستان بەغدا بیفرۆشی لە ڕێی سۆمەوە بێ ئەمە بۆ ڕانکاریەکە قەزمەوەی ئەمان کە لێدوانەدەن دوایش ڕفتاری بە دووادادێ ئەم پێم وایە دوای ئەمە ئەو حیمایەتێ نێودەوڵەتی کە لەسەر هەرێمی کوردستانێ کەمتر دەبێتەوە کەمترە بێ ئەم پێم وایە بەغدا ئەگەر کۆمەڵێ مەترسی نەبێ هەنگاو ئەنێ بەرەو کوردستان وەکو چۆن کە گڵۆبی سەوزیان بۆ هەڵکرد لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە هاتن و کەرکووکیان کرد و زیان کرد ئەو مەنتیقانیشیان پێداوی ڕفراندۆمیشکە گوێن لە هۆشداری نێودەوڵەتی نەگەر دوایی باجەکە خەڵک باجەکەیدا تریش کوردی باجێکی تریش ئێستا کوردەیدا کورد بە گشتی ینی ئەم قەزەی سنجار ئۆمانە ئەنی ئەمە دۆخێکە ئەمریکا ئاگای لێ عێراق ئاگای لێ تورکیا ئاگای لێ ئەمە دۆخێکی کەم نییە دابڕانێکە لە بینی ئەو هەوڵەی کە هەبووە بۆی مثلەن باکوور و ڕۆژ ئاوا و یان قەندیل و ڕۆژ ئاوا بە یەکۆ بگەێنێ یان چۆنی ناوانەی چوار پارچەکە ئەمانە ڕێژکلێکردن بۆ دابڕاندنی بڵێن ڕۆژاوای کوردستان و بڵین شنگالیشە ئەو کۆکردنەوەی ئەو هێز و ئەوانە چۆن ئەو کۆکردنەوەی هێزی کە لە عێراقیەتی بۆ دابڕاندنی ڕۆژاوی کوردستان و بەشێکی بۆ ئەوەیە بەشێکی بۆ ئەوەیە بەشێکی ئامادەسازیە کە ناڵم بڕیاریان هەیە بەڵام بۆ هەر کاتێ بڕیار بێ دەست بەسەر هەندێک بیرە نەوتی کوردستان ئەوگرێت ئەوە شەیە من خوێندنەوەم وایە ینی خوێندنەوەم وایە شتی وام نەبیستووە بەڵام بڵێ خۆتە من ئەوترێ لە یاڵامە خۆرمەڵاگرن و ئەو شانە ئەوترێ خۆتە زانی لە سایت و پێیج و لێدوان وانێ بەڵام منکو خوێندنەوەیکی متەوازیانەی خۆم کە مەسەلەن هاتوین و لێرە و ئەما بینین و ئەوە بینین و سەردانی بەغامان کردو و
تۆ ئەندێجار بە مەلامە شتت بۆ دەرەکەوێ لەوەیە یعنی مەبەستەوە گەر بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ نەکرد هەنگاو بە هەنگاو وەزارەتی نەوتی عێراق هەنگاو بە هەنگاو بەرەو تەسعی دەچێ و وەزئی سیاسیش هەندێجار وەزئی سیاسیش مولائیمە باش بۆ تەسعیدا ئەم وەزە چەقبەستۆ سیاسیەی لەسەر لە پەرلەمانی عێراقەیە بەڵێ ڕاستی زە پەرلەمان دەستی بەکارکرد و لژنەکانی و هاوزان چوارشەم کۆبنەوە دەنگدان لەسەر دوو یاسای گرنگەکەن و ئەمانە ڕاستە بەڵام حکومەتیان پێکنێناوە ینی کاری سەرەکی پەرلەمان دو سێشتا موازنەیە پەسەندکردنی حکومەتە و چاودێریەوە نیە و یاسا دەرکردنە ئەو حکومەتەکە تەصریف ئەعمالە ینی زۆر بە محکەمەی اتحادی بۆ حکومەی کە دەری کرد لەسەر یاسایی خۆراک ینی ئەوەی سلمان کام حکومەت زۆر ناتوانێت پرۆژه یاسا پێشکەش ماهێتی نییەوە نییە تا جانبە چاودێریەکەتیش تۆ جارێ نەختەیە ناتوانێت باشەیە پەرلەمان بەز یاسا دەرکردن نییە ئەی پێکێنانی حکومەتە بۆی موازنەیشی نیە عێراقەستا ئێستا خۆمەمانی نزیک شەشە بین و عێراق موازنەی نییە پاسە بە پێی قانونی مالیایی دەوڵەتی عێراق نازام هەندێ بەڵێ یەک لەسەر دوانزەی بەڵێ لەسەر دوانزە یان ئەم یاسایی کەیسە تەقدیمیان کردووە وە چوارشەم دەنگی لەسرە درێ ئەوە چێتە بواری جێبەجێ دەستی حکومت واڵاکە بۆ کۆمەڵی مەسروف کوێ حکومت کە حەکیم یەک خەتەری تر لە ڕێیە من ئەمڕۆ ناسیاوێکم هاتووە لە کۆمەڵی خەڵکن گەنجن بۆ کارێک چوون بۆ بەغدا کارێکی فەرمی ینی چوون بۆ بەغدا باش ینی ئەڵێ گەیشتینە بانی مەقام دەستمان کردە وەکو بڵێ ئیتر لە دۆخێکی زۆر خراپەوەتی بێت دۆخێکی باشتر ئەنی دۆخی گەرما هێو منتیقە باش ئێمە بەرەمانی حوتە ڕۆین و عێراقیش نەتوانێت کارەبا دابینکە و نەتوانێت غاز بکڕێ بۆ کارەبا دابینکردن دیسان خۆپیشاندانەکان دەست پێەکە خۆپیشاندان لەوێ جێوی سیاسیش مولایمە بۆ خۆپیشاندان ئەم کاتە عێراق کەوتە دۆخێکی زۆر خراپەوە باش کە زەحمەتە عێراق بتوانێت بڕیاری دووبارەکردنەوەی هەڵبژاردن بدات زەحمەتە چکە عێراق ڕەنگە بڵێن بژاردەی تریش هەیە دوو بژاردە لە ینی دوو بژار ئێستا کە سێر بکەیت سێ بژاردە یان پێک بێن کە تا ئێستا ڕوو نییە پێک بێن چکە ئێستا جەماعەتی سەدر توانە بە مالیکی و چل پەرلەمانتار ئەوە بن معارەزە بن بەڵام ئێمە بە باقیەکەی ئیتار چوارچێوە چوار وەزارەتە دەینەویش ڕەفز کراوە سەدر مەسەلەن ڕەشاکە بەرەو معارەزە چێ خۆ بۆ معارەزەیەکی بۆ معارەزەی مانگێک معارەزەیەکی سەرکێشە بێ خۆ ڕەحەتدا ناشێ جا ئەو ثلثی معەتەڵ دروستەکە وانە ئەو ناڵێ ئەوانی تریش بکەن ئەوە دیارە مەسەڵەن باش ینی هەندێک جوڵا بوو لە بەغدا مەسەلەن شیعەکان هەوڵێکیان لەگەڵ حەلبوسیا هەبووە بەڵام نەیانتوانیوە مەسەلەن ڕێک نەکەوتوون ینی بێتە دەرەوە پەیمانەتی لەو هاو پەیمانەتێک کەمە بێتە دەرێ و یان مەسەر لەگەڵ هەنگاوێکی تر بنێ ئەسەلان دۆخەکە خۆی بەزووتت بژاردە یەکەم ڕێکەوتنە بژاردەی دووەم و سێم وانە چییە بەسەران ئەگەر بۆ عێراق بژاردە یەکەم ڕێککەوتنە کە دوورە تامانی حوت ڕێکەون بژاردەی دووەم کە ئەمە ناتوانن هەر زەحمەتیشە پەرلەمان دەنگ بۆ خۆی بدا دووبارە بێتەوە چونکە ئەمە زای چیە هەندێکی سواری مەوجە بن هەندێکیش ملەتە لە خەڵەتێنن ئیمتدا دەبینی و شەڕیانە وانەیە شەڕەکان لەسەرەوەی دەنگیان بە محەممەد تۆمەتباری ناوەڵێ خۆ من گەندەڵ نیم پارەم نەدزی پارەی حرام نەخواردووە سەرۆکەکەیان واڵێ واتە متتەهەمن بەوەی کە پارەیان وەرگرتووە لە دەنگدان بە حەلبوسی بۆیە لەسەرەوە کێشیانە دەیتۆ یەکێک بە ناوی هەژار و کەم دەرامەت و شەقام و خۆپیشاندانەکانی تشرینەوە هاتوۆتە سەرەوە بەڵام متتەهەمە کە ملیۆن دۆلاری وەرگرتووە بە دەنگدان بە سەرۆکی پەرلەمان ئەوە هەر لە عێراق ئەمە چی ئینەکەیڵێتەوە واتە ئەم پەرلەمانە دوجار ئامادە نابێ ینی مانگی خۆ مانگانە بۆ زۆرێک لە پەرلەمانتارا بە تایبەت عەرەبەکان ناتوانم تیامی کوردەکان بکەم بەلۆکان قسە لەسەر کوردەکانی قسە لەسەر قسە من ئیشی من نییە تحقیق بکرێن باشە خۆی پەرلەمانتار تحقیق لە ئینەکە بەس خۆزگە مەسەلەن قەزایش
لەو ڕۆ تحقیقی لە هەندێک قسە بکردایە باشە لەسەر مەسەر هەیە زۆر باسی گەندەڵی شت دەکات و ئەوەن دەکات بەڵام بۆ خۆی مەسەرەن لە پەرلەمانتاری عێراق لە پێشوویان لە پێشووتر ئەوانە لەگەڵ حکوومەتە لەگەڵ وەزارەتێکە لەگەڵ ئینەکە چاوپۆشی لە شتێک کردووە دۆسیەیەکی این کردووە بەمەلایەن دۆلارۆی گرتووە واتە زۆرێک لە پەرلەمانتارانی بەغا زۆر چیان لە مەعاشەکە نییە مەعاشەکە زۆرە بۆ هەندێ بەڵام چاویان لەوەیە کە ئەمانەت بۆ بژاردەی دووەم کاڵ بژاردنەوەیە زۆر زەحمەت بۆ عێراقی شەر سێم کەوەیە خۆپیشاندان و فەوزا چاوەڕێی عێراق دەکات لەگەڵ ئەو تۆزەی کە ڕووی لە عێراق کردووە لەگەڵ پیشاندان لەگەڵ گەرماکە و لە بەغدا و لەگەڵ حکوومەتی تەصریف عەمال بێ ئەمانە دۆخێکی خراپ پێمە نزا دەکەین کە چی شتێک بەرژەوەندی خەڵکی عێراقا حقت خەڵکی عێراق بۆ عەرەبی و سونەی بە شیعە و سونەشۆ ستەم دیدن ئەوانیش ستەم دەکراون بە ئێستاشەوە باشە بەس دەستنی سەدەنی و سەدۆخێری بەس بۆ عێراق لە سەدەنگدان بە حەلبوسی تۆمەت لە سەرلایانی کوردیش نییە کە پارەیان وەرگرتە بێ نەت بیستوە با بیستومە بیستوتە بیستومە یانەوە نەک بیستومە زانی چۆنە لەو کۆبنەوانە تایبەتیانەیە زۆر شت لەسەر تەلەڤیزیۆنەکان باس ناکرێت باس ناکرێت لە کۆبنە تایبەتەکان باشە کۆبنی تایبەتیش ئێمە زۆر لەو کۆبنەوانە نیەنەکانی پارێزین پێنجار قسە کە بە ئامانەت کرا وەسە لەو کۆبنەوانەی کە لە بەغدا کردتان نا هەر بە عام جا ئامانەت خۆمەرجنیە هەر ئیسلامی قسەی بۆ کردی ئامانەت بێ ئەڵمانیش کردی ئامانەتە هەندێک جارەوە متمانەی بە تۆیە بە مەجلیسەکە هەموو مەجلیسە ئامانەتی خۆی هەیە گەنا دەرکردنی کۆمەڵێ لەو ئەسراری کۆبنەوە قسە و لێدوانانە زۆر کەس لە بەرزیەتە خوارێ زۆر کەس لە بەرزیەتە خوارێ لە کوردستان لە عێراق و لە کوردستان و لە زۆر شوێنەکە باش ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە دەگەڕێن وڵاتان قسەی زیات لەسەر دۆخیاریم دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەگەڕێنی وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجیناڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگێی ئاوی سلێمانی دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دەهێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕەوە بەرە داگیرسێنە کات
ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگرسێنە. دڵنیا بوونینیە ئەو جت سەیوێنەی کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ شفسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێک تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محەممەد بینو سەدۆ خێرێم ئەمڕۆ کۆبوونەوە شەو و سەرۆکێرێم سەردانی لایەنەکانی کردبوو لە ناویشدا کۆمەڵی دادگەری بە دیاریکراوی خۆتان چیتان پێگوتن لەبارەی دۆ خێرێم لەبارەی خەڵکەوە لەبارەی بئومێدی و نیگەرانی خەڵکەوە؟ بەڵێ وڵای ئەمڕۆ دیارە سەرۆکی هەرێم پێم وایە هەم لای ئێمە هەم لە شوێن نازانیانی لە لێدوان و شتیشی خستوێت هێڕوو کە دۆخێکی چەقبەست و لە هەرێم هەیە ئەوی شۆک و بەرپرسیارەتی خۆی هاتووە بە تایبەتە و گرژەیە کە لە نێوانی کەتی و پارتی هەیە هەوڵێک بدا کە بەشێکی هێوری کاتەوە و ئاماژەی بۆدا کە ئێستا شەڕی ئەلامیە کە لە نێوان هەردوو لا بۆ هێور بووەتەوە باش ئەمە زەمینە ساز دەکات بۆ قۆناغێکی داهات و بتوانین ینی بتوانن بەیەکەوە دابنشن و کۆبنەوە بکەن و یەکێتی و پارتی بەڵێ زیاتر یەکێتی و پارتی لێرەش پێی خۆش بۆ سەردانی لایەنەکانی تر بکە و ئەم کۆبنەوەیش ئەم سەردانانە دوایەوە هات کە دووسێ بانگێشتی پێشتر هەبوو ڕەتکرابنەوە بۆ سەرۆکایەتی هەرێم و کۆبنەوە لە سەرۆکایەتی هەرێم و پێش ڕەمەزان و لە ڕەمەزان و هەمووی ڕەت کراوەتەوە لەلایەن هەموو بەتایبەت ئێمە و یەکگرتو ینی ئەکە ئاگامان لە یەکە ینی ڕەت کراوەتەوە باش بەڵام ئەمڕۆ کە خۆی هاتووە ئێمە پێشوازیمان لێ کردووە و جەنابی سەرۆکی کۆمەڵ بەڕاشکەوانە پێیوت کە بەرپرسیارەتی ئەو دۆخە زیاتر پارتی دیموکراتی کوردستان هەڵی دەگرێت کە حزبەکەی خۆتانە جێگری سەرۆکی پارتیە سەرۆکی هەرێم زیاتر بەرپرسیار دەگەڕ لە ئێوە دیارە بۆ چۆ پێشتر وتراوە لە بەرەو زۆربەی دامەزراوەکان حکومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم وانە و بەشێکی زۆر لە پێکاتەی سەرۆکایەتی پەرلەمانیش و محکەمەی تەمیز و سەرۆکایەتی دادگایەتی ئەڵدانی ئەوانش کە دادگا و ئەنجومەنی دادوەریەوانش زیاتر ئەوەی زانراوە کە پارتی تایدا باڵا دەستاوە حقیقەتێکە ئەمانە بەرپرسیارەتی زیاتر دەخاتە سەر پارتی دیموکرات وە دۆخی ئەم بەرپرسیارەتیە ینی ئەوەتان دەبێت لا ڕوون بێ کە دۆخی خەڵکی کوردستان دۆخێکی خراپە ژیان و گوزەرانی خەڵ لەو پەڕی خراپیدایە بێئومێدی باڵی کێشاوە بەسەر سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگای کوردیە ئەم بێئومێدیە دوای خەڵ ناچار دەکات کە ئێوە هیچ هەنگاوێکتان نەبێ بۆ چاکسازی بۆ دڵخۆشکردین جەماوەر بۆ پێدانی موچە و مستحقاتی موچەخۆران لە کات و ساتی خۆیدا بۆ بەرقەرارکردنی شەفافێت بۆ گۆڕانکاری و هەموارکردن لە یاسای هەڵبژاردنە هیچ شتێ نەبینێ ئەم جەماوەرە ناچار پەنا بۆ کۆمەڵە ڕێگەچاری تر دەبا کە لە دەسەڵاتی حزب سیاسەکانیشان نەبێ ئەمانە بە ڕاشکاوانە سەرۆکی هەرێم ینی باسی لێەوە کردو سەرۆکی کۆمەڵی دادگەریمە کۆمەڵی بەڵێ جەنابی مامۆساعلی باپیر باسی کردو بە ڕاشکاوانە و ینی هیچ اعتراضێکمان نەبینی لە مەجلیسەکە کە نوێنەری هەر سێ پێکاتی دەسەڵاتی لێ بووە نوێنەری یەکێتیش هەمیشە بەڕاشکاوانێنی لەبارەی بارودۆخ خێرێم ئەواتەمە بەرسان و چووکە پێشتری لە کۆبوونەوەکانی پێشتریش بەڵێ مامۆستا لەسەر دۆخی زیندانەکانی شەر ئاماژەی پێدا وەستەمێکی تر کە ئێمە تاکو ئێستا
پەرلەمانتارمان لە بەغدا کاک سۆران عومەر منعی سەفەری لەسرە و منعی سەفەرش هەر پارتی زیاتر کردوێتی وەکو چۆن پارێزبندیەکەیان لە پەرلەمانی کوردستان لەسەری هەڵگرت دەراویشتەی ئەوە ئێستا منعی سەفەری لەسرە ئەوەش باس کرا لەسەر لە کۆبوونەوەکرا باسی زیندانی سیاسیەکان کرا ئەمانە ینی مامۆستا ئاماژەی بەوش بەوانەیشدا بەڕاستی ینی زۆر ئەو نقطەی کە لەسەری ڕاوەستا جەناوی مامۆستای باپیر ئەوەیە کە ئەم دۆخە هیچ بەرەو باشبوون نییە بەرەو ئاقارێکی خراپتر دەچێت و بەرپرسیارەتی هەرە گەورە لەسەر ئێوە و خەڵک چاوەڕێی چاکبوونی بارودۆختان لێ دەکات نەک سەردان و هاموشۆ و کۆبنەوە زۆر دۆخەکە ناکۆڕە و خۆی دۆخی مامۆستا باسیەوەشی خۆی دۆخی کوردستان چەند ساڵە خراپە لە هەموو ڕووەکانەوە ئێستا ئەم گرجێ ئێوەی بەغا و پێکناهاتنتان بە تایبەتێکی پارتی لە بەغا و شەڕی ئەعلامیەکەتان دۆخێکی نەفسیشی سەربار خستوۆتە سەر خەڵکی هەرێمی کوردستان و ناڕەحەتی باش لەسەر ڕابژاریش پرسیاری دەکەم بەس بەردەوام مامۆستا لە کۆبوونەکان لەگەڵ بەرپرسان جەختی لە مافەکانی خەڵک کردێتەوە چونکە پێشتریش بۆ مەسەرەی بادینان ئەم جارش ڕەنگە باسی کردوت پێشتریش داوای کردو کە حکومەکان سوک بکری ئەوانەی کە فەسڵ کراون بگەڕێنەوە سەرکارەکانیان بە کورتی بێ لەسەر ڕابژاریش لەسەر هەڵبژاردن لەسەرەوە بەردەوام جەختی بەڵێ مامۆستا باسم بۆ کردی لەسەر زیندانی سیاسی مامۆستا برگەیەک بوو لە قسەکردنەکانی و ئاماژەیەکی لە ناو قسەکانی بە یاسای هەڵبژاردنەکان کراوە ماکردنی یاسا کە خەڵکی هەرێمی کوردستان بە ئاسۆیەکی بچووکیش بێ لێی دەڕوانن کە گۆڕانکاریەک لە یاساکە بکرێت چۆ کاک حەکیم هەڵبژاردننی پێشەوەمان پێڵێ کە ئەگەر گۆڕانکاریەک لە یاسا و دڵخۆشکردنێکی جەماوەر نەبێ ڕێژەی دەنگدان لە هەرێمی کوردستان زۆر دادەبەزێ باش بەس هیچ داواکاریەکە بوو لەبارەی ئەوەی کە گویا حیزبەکان پشتگیری ئەوە بکەن دژایەتی بڕیارەکەی دادگای فیدراڵێکی لەسەر مەسەلەی نێوت شتی وا باس کراوە چونکە لە هەندێک شوێنەوە وترا نەخێر هیچ شتێ باس نەکرا من ئەوە بۆ باس کردی خۆتان دژی ئەو ناشەفافیەتن لە سیاسەتی نەوت هۆکاری سەردانەکانی بۆ لای لایەنە سیاسەکان و سلێمانی باس کردو بۆم باس کرد باش هەرەوە لەسەر هەڵبژاردن بە دیاریکراوی بۆ چوونی ئێوە چییە لەسەر یاساکە بێ لەسەر کۆمیسیۆن بێت و لەسەر وشکە ڕەنگە دواش بخرێ ینی ڕەنگە هەندێک لایەن بیانەوێ دوا بخرێ کاکە حەکیمێمە ئیعلانمان کردووە بە نامەی ڕسمی نووسیمانە بۆ سەرۆکاتی پەرلەمان وابزانام دوو جار نووسیمانە و لە ڕێی فراکسیۆنمانەوە و سەرۆکی فراکسیۆن و پەرلەمانتارەکانمان ئەو چەند مانگە تاکید لەو خاڵانە دەکەنەوە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان تاکید لێ دەکاتەوە ئێمە لەگەڵ فرەبازنەین باشە ئێمە لەگەڵ ئەوەین کە پێکاتەکان ژمارەیشیان و چۆنیەتی هەڵبژاردن و چۆن نوێنەرایەتی خۆیان بکەن دەستکاری بکرێ ئێمە لەگەڵەوەین کە فەرزی ینی دەستی بێ لەمە باشترە کە ئەلکترۆنی بێ و هاگ بکرێ و ئێمە لەگەڵەوەی کە سەرژمێری ینی تۆماری دەنگدەران بە پێ ئەوەی بەغدا بێ و ئەوەی کوردستان پاک کرێتەوە و هاوتاکرێ لەگەڵ ئەوەی کە لە عێراقەیە ئێمە هەندێ میکانیزمی لای فەنی هەڵبژاردن ئیسفادە بتوانن لە کۆمیسیۆنی هەڵبژاردننی بەغدا بکەن ئەمانەی خۆمان تەمان گۆڕانکاری ینی لە کۆمیسیۆنی باڵای کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێم گۆڕانکاری تێیدا ینی پێمان وایە بێتە پاساوی بۆ دواخستنی هەڵبژاردنەکان ئەمە ئێستا هەڵبژاردنێک و پێم وایە ڕاپرسیێکیان بەڕێوە بردووە ئەزمونێکیانەیە ئەمان ئەم هەڵبژاردنش بەڵام بەپی یاسایەکی نوێ بەڕێوە بەڵام دەڵێن نەک داواکاری بۆ گۆڕینی کۆمیسیۆن بەڵکو و داواکاری بۆ گۆڕینی یاساکە هەڵبژاردن دوا دەخات چووکە پارتی ژە قسەی هەیە وڵاهی ئێستاوان ینی ئەو چەندێک کە دوایان خستووە و هیچیان نەکردووانە ئەنی خۆ دەزانی چەندێکەوە ئێستا دواخراوە چکە مانگیدا
دیاری کراوە بۆ باڵبژار سەرۆکی کێرێن بەڵێ مانگی ئێمە ئێستا بڵێن چەند ڕۆژێکمان ماوە بۆ 6 مانگ بخە سەرێکا مانگی 12 نییە ئەنیسا گەلێکی 6 بڕیار بتەن انتخابات بکەن و یەکی حوتیش وابزانام پشووە بەڵێ مانگی حوتوەش دەچێتە پشووەوە یان ئەگەرێکی 6 بڕیار بدەن و کۆمیسیۆن دەبێت ڕسمێت بدەنەوە شەرعێت بدەنەوە کۆمیسیۆن ماوەی بەسەر چووە بە شەرەتی بنەوەیش دەبێت ئەلانی کە ئستعدادی هەیە 6 مانگەوێ بۆ هەڵبژاردن بە تا ئێستا خۆی لە خۆی هەڵبژاردنەکانیان دوا خستووە بەوەی کەوە کێ هۆکارە ئەم پێم وایە لایەنە سیاسیەکان دیارە ڕوونە یەکێتی کۆمەڵ یەکگرتوونەوەی نوێ گۆڕانیش پرۆژەی هەیە بەس نازانم تەفاسیلی نازانم هاوتەری بە لەگەڵ پرۆژەی ئەم لایەنانەیە ئەم کێبینەم لایەنانە لەسەر یاساکەیانە بەرامبەرەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەر پێدا دەگرێت ینی پارتی خۆی کاتی خۆی وان بیستووە نازانم ینی زۆر دڵنیانیم بەڵام لە بەغدا پشگیری و یاسایە بۆ کە عێراق بکرێتە فرەبازدا یعنی پشگیر بووە کە هەرێم 12 باز نەبێ بۆ هەڵبژاردننی عێراق بەس مانع ببێتە 4 بازدا بۆ هەڵبژاردننی کوردستان ینی ئەمە پێم وایە هەموو لایەنە سیاسیەکان بەتابەت ئێستا باسەکە لەسەر پارتیە ینی ئەویش مراجعەیەکی خۆی بکە بەتابەت کە کۆنگریان لە پێشە مراجعە بکەوانیش هەندێک جار ئەوان وەزیان تووشی چەق بەست و کردووە حەق پێداگیری لەسەر قسەی خۆت مەسەن 4 بازیانە وەرە بە گفتوگۆ یکاکە ئەخدەی ئەکرێ ینی ئەکرێت مەسەن تۆڵ بژاردن نەکردووە سەرەن کۆمەڵێ دەنگ هەر لە ڕێوە بیسکورسیە زامن بێ ئەوە ناکرێت ئەوە بە دەستکاری و بە فرەبازنەی ئەتوانین ڕێ لەوە بگری ئێوە دژی دواخستن بەسەر ئەوە دوا دەکەوێ ئێمە ڕاگەنراوی دوێنێ ئەنجومەنی باڵا دژی دواخستنی هەڵبژاردنەکانی باش بەڵێ بەڵام پێداگیری لەسەر هەمواری یاسا شەکەینەوە بیشیان وستای هەمواری یاسا هەڵبژاردن لە کاتی خۆشی یەکرا و هەمواری یاسای شەکرا قسە هەیە ئیسان بیستووە پارتیویشتی بیانەوە چەند درێژی بکەنەوە تەمەنی پەرلەمان من هیچم لەو بارەوە نەبیستەوە وەکو اتفاق بێ لە بینیانە باش بەزۆکو پەرلەمانی شەو دۆخی کە پەرلەمانتیدا ئێستا زۆرێک لە پەخستن نییە کە ناتوانێت کۆبوونەوە بکە ئێستا تقریبان نزیکەی 3 مانگێکە پڕیاریانداوە نازان بەیانیان دوو بەیانە سەر و لەم ڕۆژانە سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکدانیشتەکانمەوە سندانیشتەکانی پەرلەمان بەڵێ بەداخەوە ینی پەرلەمانی کوردستان هەوڵێکی دەرەوەی خۆی بە یارمەتی خۆی بە تایبەت بەکرێ بڵێ بەشێک لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان کەمێ لە پێگەی خۆی دابەزاندووە باش بەس وەکو نیگەرانی خەڵک هەستان بەوە کردووە خەڵک جگە لە دەستەڵات لە ئۆپۆزیسیۆنیش نیگەرانی هەیە حەقی خۆیەتی بەڵێ حەقی خۆیەتی بەڵام پێم وایە دەبێ ئۆپۆزیسیۆنیش ڕاشکاوانە لەگەڵ خەڵکا بکەوێتە گفتوگۆ چاوەڕوانی خەڵک لە ئۆپۆزیسیۆن کۆمەڵە شتە لەسەم ینی پێم وایە هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بدوێنە بە کۆمەڵی حەقایق گەیشتوون هەندێک ڕێگات تاقی کراوەتەوە هەنێ و ڕێگەیانە تەماشات کردووە هەر بەزەرر بۆ خەڵک شکاوەتەوە هەر بۆ خۆی بە بەزەرر شکاوەتەوە بۆ خەڵک مەسەن باسی خۆپیشاندان نەکرێن پێم وایە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەمویان ینی جۆرە لە نزیک تێگەیشتنێکیان بەیەکەوە هەیە کە دەرەنجام ینی نەتیجە چییە؟ نەتیجەی خۆپیشاندانەکان چییە؟ دوایی کوشتنی شەیدکردنی کۆمەڵە گەنجی بێومێدکردن مەسەرەن هەر خۆپیشاندانێک خەڵکێک دوایە بێومێد بووە ئەتۆ تەماشای ئەومێدەی بەسترا بۆ با هەفتەی شوباتەوە وانە ینی کە بە ئەنجام نەگەیشت کە سەرکوت کرا وایە نا کە گشتگیر نەکرا وانە ئەوانە دۆخێکی دروست کرد کە دوای ئەو بێئومێدێکی زیاتری بە خەڵک بەخشی
ڕێگە چارەی تریش ڕەنگە هەبێ بەس ئەمە حەز دەکەم خۆپیشاندانیشی هێزێکی سیاسی نەیکاتە ینی کراسی عوسمان بەدەستەوە کراسەکە حەزرەتی عوسمان بیکاتە بین و پاسا بۆ لێدانی ڕەفیقەکانی و بۆ پەیداکردنی دەنگ خۆش نییە خۆی ئەو قەنەعەتی لەسەر خۆپیشاندانان لە کۆبنەوەکان ئایڵێ باویش لێ ئەعلام باویش لێ ئەعلام بڵێ وەکو من چۆن ئێستا ئێڵێم بە حقیقەت ئێڵێم ینی تۆ مەسەرەن خۆپیشاندانێک سەرتاسەری نەبێ وانە خۆپیشاندانێک پایتەخت نەگرێتەوە هەر لە شارێکی کوردستان نابێ خۆپیشاندانێک دوایی دەستێک بیبا بەرەوستاندنی بنکە و بارەگا حکومی هانی کۆمەڵێ قسە لەم بارەوە هەیە خۆپیشاندانێک کە چەند ڕۆژێک و دوایی ڕاوەستێ و خەڵکێک دوای بێ و مێترە بێ ئەمە دەبێ ئەمن پێم وایە یەکێ لە گۆڕانکاریەکان کە ئێمە پێداگیری لێسەر بکەین ئەو یاسای خۆپیشاندا یاسای هەڵبژاردنەوە کە هەمواری بکەین هەر منتیقەیەک هەر بازنەیەک پێگەی خۆی لە پەرلەمانی کوردستانە ببینێتەوە چکە بەداخەوە دوو خولە پێگەی هەندێک منتیقە زاڵترە بەسەر هەندێک منتیقەیە ینی هەندێ حەقی بۆ نونە سلێمانی چوە بۆ پارێزگایەکی ترین پارێزگای چۆتە بۆ مەسەڵەن پێم وایە مەسەڵەن مافی پارێزگای سلێمانی و هەولێریش چوە بۆ دهۆک کە سێ پارێزگاوە ئێستا کە چوار پارێزگایە ینی مەسەڵەن لە پەرلەمانی کوردستانە ینی باس چوار کەسیش بێت داکۆکی لە مافەکانی پارێزگای هەڵەبجە بکەن وانە تا ئێستا داکوکەریان نییە لە پەرلەمانی کوردستانە بەڵێ هەمویان و هەموو حزبەکان داکۆکی دەکەن بەڵاوەکۆ نییە چوار نوێنەری خۆیان هەبێ ئەم چفرە بازنەیە مافێک بە منتیقە مافێکی یەکسان بە منتیقەکانەدا لە پەرلەمانە ینی دەستکاریەکی ئەو نوێنەری پێکاتەکان کە ئەوەیە ببێتە نوێنەی ڕاستەقینی پێکاتی خۆی کۆمەڵی گۆڕانکاری ترە کە برانی فراکسیۆنمان یان بامەژەیان پێداوە ئەمانە دەستەبەری ئەوەیە ئومێدێک بۆ خەڵ بگەڕێنێتەوە ڕێژەی دەنگدان زیاتر بکە و پاشان حقەتەن ینی ئەمەی ئەمڕۆ من پێم وایە وەکو بیستی شم مەسەلەن دوو لایانی ئۆپۆزیسیۆن کە سەرۆکێرەم سەردانی کردوون ئەو قسانی کە مامۆستا عەلی باپیر و مامۆستا سەلاحیش کردویانە لە دیفاع لە خەڵکی کوردستان لە مەزلومەتی خەڵکی کوردستان لە ماف و مستحقاتی موچەقۆرانی کوردستان ئەمانەیش کە لەو کۆبنەوانەیە ئەمەش جەختکردنەوەی کە لەسەر مافەکانە ئێمە ینی پێم وایە چەند جار ئەم کەناڵی ئێوە مەسەنگلەی لێکراوە چی لێکراوە کە پێم وایە لە کەناڵە حەزبەکانە یەکەمە لە داکۆکردن لە مافی خەڵک وانە ئەوەندەی تا حزبیەکە هێنە سەر شاشەکەتان نۆ غیرە حزبی و نوێنەری پێکاتی و خەڵکی سربەخۆ و خەڵک بە ئازادانە قساکا و ڕایخۆی دەرەبڕێوانە ئەمە دیفاعکردن لە مافی خەڵک لە چی شوێنێکە گردبوونەوەیەک بووە و کەناڵەکەتان نەبووە ئەمە داکۆکیکردنەوە تا ئۆپۆزیسیۆن ئەو فراکسیۆنی ئێمە ینی فراکسیۆنی ئێمە لە هەموو لە چی شتێک هاڵوێستی نەبووە مووقفی نەبووە و ئیتر معارەزە بوون ینی ئەوەیە ینی کەس ناتوانێت لایەنە سیاسەکان ئێستا مزایدەی معارەزە بوونی زیاتر بەسەر ئەوی ترا بکە و جۆرێکیش لە گفتوگۆ و قسەکردنیش هەیە لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە و ئێمە مەسەڵەن بە ماوەیە باسی ئەوە کراوە کە ئایا خۆپیشاندان بکرێت نەکرێت ئەم پرسەمان تەحویلی فراکسیۆن کردووە کە با فراکسیۆنی ئێمە لەگەڵ هەردوو فراکسیۆنی تر و لەگەڵ سربەخۆکانیش بەنیە سربەخۆکانیش هەن لە پەرلەمانی کوردستانە کە چەند ئەندامێکن ئەوانیش گفتوگۆ بکەن چی ڕێگایەکیان پێ باشە بۆی زیاتر داکۆکی لە مافی خەڵک بکەن دەستکراون ئێمە وەکو حزبێکی سیاسی معارض ئۆپۆزیسیۆن فراکسیۆنەکانمان ئیعلامان دەستکراوە کردووە ئەوە تقریبەن ئەکرێ بڵێن 10 ساڵە کرۆکی سیاسەتی ئێمە میحوەری سیاسەتکردنمان مافی خەڵکە و مافی هاوڵاتیە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز محەممەد حەکیم تەبێژی کۆمەڵدادگەری سوپاس بۆ ئەمەدەبوو سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ